کرم بجی آوازه خواه کرم سپاس ساعتێک 470 خمپارە کوێرانە لە ناو شاری سنەیدەدا. ئەو نەورۆز جگەش نەورۆزێن حتا ئەنها هاتن و چون ئافرێنەتر بوو. ئەو کۆنفرانسە نەکرێت یان بکرێت بە شێوەیەکی دیکە یان بڵێن هەڵگیرێ بۆ کاتێکی دیاریکراودا. کەیسی ئەنفال، کەیسی کوردەفەیلیەکان، کەیسی بارزانیەکان، کەیسی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە. هیچ چارەسەری کێشەی کورد بێ بەشداری پەکەکە ئیمکان پەزیر نییە. لە کاتژمێر 6 و 30 خولەکی شەوانی دووشەممە چوارشەمە و هەینی بەرنامەی ئاژانس تەماشا بکەن. ڕۆژەوی کوردستان و مافی مرۆڤ لە شۆ بێت بەرنامەی ئاژانسیش لەوەیە.